لەسەر پرسی دامەزراندن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بێتێک لە وەزارەتە چالاکەکان دادەنرێت و کار دەکات وەکو خۆشیان باسی لێەوە دەکەن کار دەکەن بۆ ئەوەی کە زۆرترین هەریکار بڕەخسێنن و زۆرترین کاروباری هاوڵاتیان لەناو وەزارەتەکەی ڕای بکەن لەگەڵ بەڕێز دکتۆر سەلاح ئەنوێر ڕاوێژکاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی گفتوگەم بابەتاکەم. دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ڕاگەندراوێک بڵاو کرایەوە کە بڕیارە هەلی کار لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە بڕەخسێنرێت. میکانیزمی یاخود حەزەکەم یەکەم جار بزانم ئەم بڕیارە تا چەند دروستە و دواتریش باس لەوە بکەین کە میکانیزمی وەرگرتنی ئەو کەسانی کە خوازیارن چۆن دەبێت. بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان لەم کابینەی حکوومەتی هەرێمدا چەندین دەستکەوتی باش بەدی هات و یەکێک لەو دەستکەوتانە دەرکردنی یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر یاسای ژمارەیەک لە پەرلەمانی کوردستان دەرکرا. دواتر لیژنەی باڵا پێکهێنرا کە بەپێی یاساکە ئەبایە پێک بهێنرێت. پاش ئەوەی کە لیژنەی باڵا پێک هات لیژنەی باڵا هەرسا بەکارەکانی بە دەرکردنی ڕێنمایی بۆ ئەو یاسایی کەوا بە ئەو مەبەستە دەرکراوە. دواتر پلانی استراتیجی دانرا بۆ ئەوەی کار بکرێت بەپێی ئەو یاسایە. دواتریش شاندێک لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هاوکاری وەزارەتی تەندروستی سەردانی وڵاتی ئوردنمان کرد بۆ ئەوەی بتوانین ئەو سنتەرەی کەوا لە یاساکەدا هاتووە کەوا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی بیکاتەوە بۆ چارەسەر و شیاندنەوەی ئالوودەبوانی مادەی هۆشبەر. شاندەکەمان سەردانی ئوردنی کرد بۆ بینین و وەرگرتنی زانیاری بۆ ئەوەی بە هەمان شێوەی وڵاتی ئوردن بتوانین لێرە بتوانین ئەو سنتەرە بکەینەوە بۆ ئەوەی بتوانین چارەسەری ئەو ئالەدوانە بکرێت. باشە پاشەوەی کە سنتەرەکە بەڵێ فەرموو. بەڵێ دوای ئەوە کە ئامادەکاری کرا بۆ سنتەرەکە سەرۆکی حکوومەت دووبارە هەنگاوێکی ترینا بە ڕەزامەندی دانی 40 کەس بۆ ئەو سنتەرە بۆ ئەوەی کە بتوانن ئەو 40 کەسە لەو سنتەرە خزمەتکەن بەو سنتەرە و بتوانن کاری تێدا بکەن. جەنابی وەزیری کاروباری کۆمەڵایەتیش لیژنەیەکی پێکهێنا بۆ دامەزراندنی ئەو 40 کەسە بە شێوەی ئۆنلاین بۆ ئەوەی بتوانین کەوا هەموو خەڵکی کوردستان بتوانین سوودی لێوەرگرێت و بەپێی خاڵبەندی بەوەی کەس نەتوانرێت فەرز بکرێت بەسەر ئەوی تردا و کەس تەدەخولی ئەو دامەزراندنەکە. ئێستا ئێمەوە خەریکی ئەو برین ئەو نیکە کەوادان دراوە چاوەڕێی ئەو خەڵکە ئەکەین کەوا خەڵکەکە داواکاری خۆی پێشکەش بکات لە ڕێگای ئۆنلاینەوە و دواتریش ئێمە شۆرلیستیەکەین و بەپێی خاڵبەندی ئەوانەی کەوا شیاون ئامادە ئەکرێن و ڕەزامەندی لەسەر ئەدرێت و دائامەزرێت. باشە کەواتاوی تێگەیشتین کۆکراوی قسەکانی جنابەت ئەوەیە کە ئەو دامەزراندنی کە دەکرێت لەو سنتەرە تازەیە دەبێت کە تایبەتە بە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر دروستە؟ بەڵێ. ژمارە ئەو کەسانە چەند دەبن کە ئەو دامەزراندە تەنها تایبەتە بۆ سنتەرە وەرگرتن چی دەبێت؟ ژمارەی ئەو کەسانی کە وەردەگیرن ژمارەیان چەند دەبێت دکتۆر و مەرجی وەرگرتنی ئەو کەسانە چی دەبێت کە لەم سنتەرەیە کار دەکەن و وەردەگیرن؟ خۆی ئەو سنتەرە بڵێن پزیشکی پێویستە، ڕاهێنەری پێویستە، باحثی اجتماعی و باحثی نەفسی پێویستە، مختبەرە بەشی ددانە هەر بە شەو بەپێی پێویست بۆی دانراوە و دواتر بڵێن بەپێی بڕوانامەکانیان ئەتوانن بڵێن کە ئەوانێک کە تەقدیمیان کردووە شۆڕلیست بکرێن و لیستەکە ئامادە بکرێت. باشە دکتۆر ئەم کەسانی کە وەردەگیرن تا چەند پێشینەی کار ئەو ئەزمموی پێشتریان مەرج دەبێت بۆ دامەزراندنیان یاخود تەمەن بە هەمان شێوە و زۆر باز لە خانمان دەکرێت کە پێویستە هەلیکاریان بۆ بڕەخسێ دیارە پێویستە بە یەکسانی بێت لە نێوان ژنان و پیاواندا ئەمانە چۆن ڕەچاوکراوە لە وەرگرتندا؟ بەڵێ دامەزراندنەکە بۆ هەردوو لایە بۆ ئافرەتان و بۆ پیاوان. دواتر کە لیستەکە ئامادە کرا و بڵێن ئەو 40 کەسە لە بڵێن پاکرایەوە لە خاڵبەندیەکە ئەبێ سەردانی وڵاتی ئوردنیان پێ بکەین بەوەی بتوانن لەوێ بۆ ماوەی 20 ڕۆژ
لەوێ دەورە بکەن بۆەوەی بتوانن بە هەمان ئەزمموی ئەوان لێرە بتوانن خزمەت بکەن. باش دکتۆر دیارە مادەی هۆشبەر یەکێکە لە بابەتە گرنگەکان کە ئێستا لە جیهاندا گرنگی بۆ کەسانت دەدرێت کە بە هەر هۆکارێک بێت بە ئاگایی بە یان ناگایی بێت ئاڵوودەی بەکارهێنانی بوون لە هەرێمی کوردستانەوە ئێستا لە ڕێگەی کاروباری کۆمەڵایەتیەوە هەڵ دەدرێت ئەم سنتەرە دروست بکرێت ینی سنتەرێکی وەها کە دروست دەکرێت بۆ تەواوی شارەکانی هەرێمی کوردستان دەبێت یان هەوڵ دەدرێت لە داهاتوودا هەمان سنتەر لە ناوچەکانی دیکەش بکرێتەوە و ژماری وەرگرتنی ئەو کەسانە چەند توانای چەند دەبێت سنتەرەکە کە وەریان بگرێت و چارەسەریان بۆ بکە. بەڵێ ئێستا ئەمە ئەزمموی یەکەمان لە هەولێر تاقیەکەینەوە دواتر ئەچین بۆ شارەکانی تریش بڵێن پارێزگای دهۆک و پارێزگای سلێمانی پاشەوەی کە لێرە سنتەرەکە کەوتە باری جێبەجێکردن و سنتەرەکەش ئەوەی کە ئێستا ئامادەکراوە توانای وەرگرتنی 500 کەس هەیە کەوا بتوانین لێ چارەسەرکەین. باشە لەوانەیە لە زۆربەی شوێنەکاندا لە زۆربەی ئەو شوێنانی کە تایبەتە بە پرسی ئەمنی پرسی تەندروستی ڕەشاوی تەمەنەکانیش بکرێت ئەم سنتەرە تەمەنە جۆرا و جۆرەکان تێکەڵ دەکات یاخود چۆن کار میکانیزمی کارکردن و چارەسەروەرگرتن و پێدانی ڕێنمایی و هۆشیاری چۆن لە خۆی دەگرێت و میکانیزمی ناو سنتەرەکە چی دەبێت تایبەت بە مادە هۆشبەرەکان. بەڵێ خۆی ئەو سنتەرە میکانیزمی تایبەتی خۆی هەیە بڵێن ئەو سنتەرەش بۆ ئەوە نیە وەکو بەندیخانەیەک سیر بکرێت ئەوە بۆ ئەوەیەکەوە هەر کەسێک خۆی یعنی کەوا تووشی ئەو حالەتە بووە و وەکو نەخۆشخانەیەک بێت خۆی ئەتوانێت بێت نەک وەکو بڵێن بەندیەک سیر بکرێت و بخرێتە بەندیخانە ئەو سنتەرە بۆ ئەوەیەکەوە فەرقی هەیە لەگەڵ بەندیخانە وەکو نەخۆشخانەیەکی ئاسایی دێت بۆ چارەسەر و دوای ئێوە کە بەپێی پێویست چارەسەری بۆ کراو ئەگەڕێتەوە ماڵی خۆی. باشە دکتۆر ئەگەر چارەسەرشیانەوە زۆر باشە ئەگەر ئیحساییەک سەرژمێریە کرابێت بۆ ئەو کەسانی کە لە ڕێگەی دیارە دەستگا ئەمنیەکانەوە لە لیژنەی تایبەت بە ڕوبەڕۆبوونەوەی مادەی هۆشبەر هەیە لەلایەن پۆلیس و ئاسایشەوە ئەگەر سەرژمێریەکی گشتی گشتگیر کرابێت ئێستا لە هەرێمی کوردستانە ژمارەی ئاڵوودەبوون و هەروەها بازرگانانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستاندا ژمارەیان چەندە و بەپێی تەمەنە جۆرا و جۆرەکان مادام سنتەرێکی وها دەکرێتەوە ئەبێ پێشتر کۆمەڵێک زانیاریش بێگومان گەشتە بەدەستی ئەوە چۆن مامەڵی لەگەڵدا بکەن. خۆی ژمارەکە سابت نییە لە گۆڕاندایە هەم بڵێن ئەوەی کە لە ئاسایشن ئەوانە هەندێکیان بڵێن بازرگانن و ئەوانی تریش ئەوانە خۆیان نەزانکەوە لەوێ بڵێن چەند کەسیان لایە بەڵام ئەوەی کە لای ئێمەیە تقریبا لە هەولێر 950 کەسمان هەیە و لە شارەکانی تریش بەس ئەو 950 کەسە بڵێن هەمووی هەر بەکاربەرنین هەندێکیان بازرگانن و لە بەندیخانەکانی تریش ئەوانیش هەندێکیان لێە بەس ژمارەکانیان بڵێن نازانم لە بەردەستدانیە بزانانی چەندە. باشە ئەم سنتەرێک سیڵۆ پەیوەندیەکی دەبێت بە وەزارەتی تەندروستیەوە ئەخ بە شێوەیەکی سەر بەخۆ هاو بەشە چارەسەری پەیوەنددارە بە وەزارەتی تەندروستی و ئێمەش شیانەوەیان بۆ ئەەکەین بەڵام سنتەرەکە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بڵێن پێی هەستا و بە پێی یاساکە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ئەو سنتەرە ئەکاتەوە بە هاوبەشی وەزارەتی تەندروستی. زۆر باشە دکتۆر دیارە جەنابە ئەندامی لیژنی باڵای ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر بووی لەگەڵ ئەوەی بە هۆشبەریشی لەگەڵ ڕاوێژکاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیت هەتا ئێرە ئەو زانیاریانەی کە لەسەر کردنەوەی سنتەرەکە و دامەزراندن ئەمە ڕەنگە جەنابە بەوردی باسی کردبێ پەیامەکە گەشتوێ بە هاوڵاتیان بەڵام ئامادەبوونی جەنابە دەرفەت وەرەگرم سەبارەت بە ڕۆژی بەندینخانەکان و ئەو کەسانی کە ئاڵوودەی مادە هۆشبەرەکانن چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و بەپێی تەمەنە جۆرا و جۆرەکان و چۆن کاریان بۆ دەکرێت تاکوی ئێستا کە سنتەرەکە نیە چۆن کاریان بۆ کراوە کە دووبارە تێکەڵ بە کۆمەڵگە بکرێنەوە. بەڵێ لا بەندیخانەکانیش تاکو ئێستا هەر تقریبن بە شێوازێکی تر شیانەوە و چارەسەریان بۆ کراوە بەڵام وەکو ئەو سنتەرەش نابێتەوە بڵێن ئەو سنتەرە تایبەتە بێ بەو بابەتە لەوێش هەم دکتۆر و هەم بڵێن باحیس و هەم مامۆستای ئاینی بڵێن سەردانیانەکات و ڕێنمانیان پێ ئەدات و بۆ ئەوەی بتوانن بگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆیان بۆ ئەوەی تەوعیە بکرێن نەگەڕێنەوە سەر بڵێن ئەو دۆخەیکەوە ئێستا
تایدا. باشە. سەبارەت بە ڕۆژی خانی بە ساڵاتچوان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەو خانی بە ساڵاتچوانەی کە هەن ئەمان ڕەوشیان چۆنا لە ڕووی بینایی پێویستەوە لە ڕووی ئەو کەسانی کە چاودێریانەکەن ڕۆژانە مەبەستم لە ڕووی توانامرۆیەکەوە هەروە زیندانی کراوان بەندکراوان ڕاگیراوان ئێوە لە نزیکەوە سەردانیان دەکەن ئاگدای ڕۆژی ئەوانن چۆنیتی مامەڵەیەکی تەندروست و مرۆڤانە لەگەڵ ئەواندا لە نێو بەندێرخانەکاندا چۆنە؟ یعنی مەبەست کە پێشتر چی کراوە بۆمە پێشتر بەڵێ دوور لە بابەتی مادە هۆشبەرەکان و ئاڵوودەبوانی مادەی هۆشبەرەکان بە شێوەیەکی گشتیە مێ بزانم ئێوە تا چەند نزیکایەتیتان هەیە لەگەڵ ڕۆژی بەندکراوان و زیندانیان و هەروە لەگەڵ خانی بە ساڵاتچواندا. بەنسبەت خانەی بە ساڵاتچوان هەموو کەسە زانێ ئەو شوێنێک کە بۆیان دابین کراوە لە ماڵی خۆشیان زۆر کەسێ بەو شێوەیە خزمەت ناکرێ ئێستا زۆر کەسێ لەوانێت تەمە نابکات بچێ بۆ ئەو خانەیە لەبەرەوە هەموو خزمەتێکی تایە بە هەموو شێوەیەک خزمەت دەکرێ و هەروەها لە بەندیخانەکانیش ئەمە دڵنیابن کەوە ئەو خزمەتەی لەو بەندیخانانە ئەکرێت لە سەرتانسەری بڵێن عێراق نەکراوە چکە ئێمە زۆر بابەتماندیوە کە شێوازی بەندیخانەکانی بڵێن حکوومەتی مەرکەزی چۆنە و ئەوەی ئێرەش چۆنە لێرە هەتا زۆر جار بڵێن کەسێک کە عاجز دەکرێت ئەو بەندیانە لیژنا پێکەهێنرێ بۆ ئەوەی بتوانن کەوا بەو شێوازەی کە عاجز کراون و بڵێن ڕێنمایی بکرێن و دڵنەوایی بکرێن ئەو کەسانە بە هەموو شێوەیەک لە هەموو باربوارەی لە بواری نەفسی لە بواری خواردن لە هیچ شێوەیەک نوقسانیان نییە و ئەتوانن سەردانیشان بکەن ئەزانن کەوا ڕەوشی زیندانیان چۆن بۆ چۆن خزمەت دەکرێن و حکوومەت چ مەسرفێکی ئەو بەندیخانانە ئەکات. باشە دکتۆرە ماکەمە دوا پرسیار کە دەگەڕێمەوە سەرپرسی سنتەرەکە لەکەیەوە CV وەردەگرێ و کەی دەست بەکار دەبێت بە شێوەیەکی فەرمی کارەکانی دەکات. بەڵێ بوو لە دووبارێکەوە پرسیم ستێپێک دەگەڕێمەوە سەرپرسی سنتەرەکە کەی سیڤیەکان وەردەگیرێ و کەی دەست بەکارەکان دەکرێت لە نێو سنتەرەیە بە شێوەیەکی ڕسمی. مەبەستەوەیە ئەوانێکەوە ئەو کارمەندانێکەوە دا ئەمەزرێن لە سنتەرەکە چۆن تەعاملەکەن لەگەڵ مەبەستمەوە بوو کە ئەم سنتەری وا بڕیارە بکرێت کە تایبەتە بە مادە هۆشبەرەکان کەی دەکرێتەوە و CV ئەو کەسانەوە هەلیکاری کە ڕاگەیەنراوە بۆ کردنەوەی سنتەرەکە کەی دەست بە وەرگرتنی سیڤیەکان دەکرێت کەی سنتەرەکە دەکەوێتە کار دەتوانرێت چارەسەریەکان پێشکەش بکات. بەڵێ ئێمە خۆسیڤی وەرناگرن ئەوان بەپێی ئەو ستافانەی بڵێن کە پێویستمانە فۆرمەکە پڕەکەنەوە بە شێوەی ئۆنلاین و دواتر کە پاڵێوران بەپێی خاڵبەندی اینجا دواتر ئەوانە بانگەکرێن و بانگەش دەکرێن بۆ لای ئەو لیژنەیە و ئیتر دواتر ئەنێردرێن بۆ دەورە بۆ ئەوەی بچن بۆ وڵاتی ئوردون دەورە بکەن و اینجا لەوێ ئەوان بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک بگەڕێنەوە لێرە خزمەتی ئەو ئالوودەوانە بکەن لە سنتەرەکە. بەڵێ دکتۆر سەلاح ئەنوەر ڕاوێژکاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرەکان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت دکتۆر ماندوو نەبی.